ئامانجی ئێمە لەم سیمینارە ئەوەیە خستنەوەی ماڵی وەرچی کوردی و نەبوونی دووبەرێکی و نەفەسە نەگەڕێنەوە نەفەسی 94 کە وەرزش هەرێکی و لەلایەکەوە دوولایەنەوە ئەکرا بەداخەوە بۆیە ئێستا ئێمە ئەم کەمپینەمان ڕاگەیاندەوە بۆەوەی بتوانین بۆ چوونەوەکان لە یەک نزیکێنەوە و دەرچێکی یاسایی بدۆزینەوە کە بۆ ئەوە ناهێنێت کە ئێمە لەسەرەوە یەکێ بکەینە پاڵەوان تیپەکانی تر وەرسی کوردستان جاکرێتەوە و ئەمە بێ دەرچێکی یاسایی بدۆزینەوە و ئەمە هەمووی کەڵەکە بووی نەبوونی پرۆگرامی تایبەتی ناخۆیی هەیە لەژنەی ئۆڵمپی و نەبوونی چاودێر بەسەر یەکی تۆپی کوردستان و یەکی تۆپی کوردستان لە چووکە کەسانی حزبی پێکاتون بە هەڵبژاردن هاتوون ئەمانە وای کردووە کە دووبەرێکی دروست بێ ئێمە هیوادارین ئەم دوو سیمیناری کە لە سلێمانی و لە هەولێرێکین دواتر سەردانمانەوێ بۆ لایەنی پەیوەندیدار و ڕاستپاردەمان هەبێ و پێشنیارمانەیە بۆ چارەسەری ئەم کێشەیە و ئینشەڵا من زۆر گەشببینم کە بتوانین کێشەکە چارەسەرکەین بەڵام ئەوەمان بیر نەچێ کە بە ڕۆحێکی وەرزشیەوە نەبێ لێبوردەیی نەبێ بەخوا چارەسەرم کێشێ نابێ.